کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بۆ بابەتی تێزی پایاننامەی خوێندکارێکی کوردستانی باشوور. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 20 دەی 2014 زاینی کاژمێر دەی سەرلەبەیانی لە هۆڵی یەکی بەشی جۆغرافیا لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی کۆبوونەوەیەک بۆ دیفاع لە تێزی پایاننامەی خاتووشەیمە سەعید حەمەلاو بە ناونیشانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڕێوەچوو. لەم کۆبوونەوەیەدا جەخت کرایە سەر شێوازی دروستبوونی کۆمەڵە و هەروەها مێژووی بەرەنگاری و خەباتی کۆمەڵە لە پایاننامەکەی خاتووشەیمە سەعید حەمەلاو درایە بەرباس و بە ڕێزیان وتارێکیان لەسەر بابەتەکەیان پێشکەش کرد و دواتر لەلایەن چەندین مامۆستا و پسپۆڕی ئەو بوارەشەوە چەندین پێشنیار و تێبینی و قسە و باسێکی چڕوپەر هاتە ئاراوە بابەتی هەڵبژێردرا و لەلایەن خاتووشەیماوە لەلایەن بەشداربووانەوە پێشوازیەکی بێوێنەی لێکرا. جێگەی باسە وەفدێک لە ئەندامان و دەستەی بەڕێوەبەری کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات پێکاتوو لە هاوڕێیان فواد محەممەدی، چیا عەزیزی، فواد شێربەیگی و سیروان حوسێن پەناهی بەشداریان لەم کۆبوونەوەیەدا کرد. کۆبوونەوەی چوار لایەنی کوردستانی ڕۆژهەڵات و باشوور. ڕێکەوتی 21 دەی 2014 زاینی نوێنەرانی چوار حیزبی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات و باشوور لە فینلاند لە شاری هێلسینکی کۆبوونەوە. نوێنەرانی کومیتەکانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دموکراتی کوردستانی ئێران، پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لە وڵاتی فینلاند لە شاری هێلسینکی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا ڕووداوەکانی ئەم دوایانەی کوردستان و ناوچە کەوتنە بەرباس و لێکدانەوە و هەروەها لەسەر پەیوەندی نێوان حیزبە سیاسیەکان لە فینلاند پێداگیرایەوە. هەروەها نوێنەرانی هەرکام لە حیزبەکان کە هاوکات ئەندامی کومیتەی هاوکاری هێزە سیاسیە کوردستانیەکان لە فینلاندن لەسەر بەرفراوانترکردن و چالاکترکردنی ئەو کومیتەیە تاوتوی کرد و بڕیاردرا هەرچی زووتر کۆبوونەوەی کومیتەی هاوکاری هێزە سیاسیەکان بەڕێوە بچێت و بە مەبەستی چالاکی باشتر و کاری هاوبەش بەرنامەی کار و داهاتوویان دیاری بکەن. چاوپێکەوتنی پەیوەندیەکانی کۆمەڵە و بزوتنەوەی گۆڕان لە هەولێر. هەیئەتێکی نوێنەرایەتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە هەولێر سەردانی ژووری پەیوەندیەکانی بزوتنەوەی گۆڕانی کرد. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 23 دەی 2014 شاندێکی دەفتەری نوێنەرایەتی کۆمەڵەی شۆڕژگێڕ لە شاری هەولێر سەردانی مەکۆی بزوتنەوەی گۆڕانیان لە هەولێر کرد و لەلایەن بەڕێزان عەبدولسەمەد خزر عەبدوڵڵا فەرمانداری قەزای ناوەندی هەولێر و دکتۆر سلێمان جافەر بەرپرسی پەیوەندیەکانی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی قەزای شاری هەولێر پێشوازی گەرمیان لێکرا. لەو دانیشتنەدا دوولایەن لەسەر چەندتەوەرێکی ڕۆژ قسە و باسییان کرد. پرسە هاوبەشەکان و بارودۆخی ناوچەکە و پرسی داعش و پرسەکانی تایبەت بە کورد بەگشتی بەشێک لە دیدارەکە بوو. هەردوو لایەن لەسەر ئەم خاڵانە ئاڵوگۆڕی بیر و ڕایان کرد. لە کۆتاییدا هەردوو لایەن لەسەر پەیوەندی و پرسە هاوبەشەکانی کۆمەڵە و بزوتنەوەی گۆڕان پێداگریان کرد. شاندی کۆمەڵە بریتی بوون لە هاوڕێیان سۆران پاڵانی ئەندامی جێگیری کومیتەی ناوەندی و سامان ڕیشە ساحێب یاریدەدەری پەیوەندیەکانی کۆمەڵە لە شاری هەولێر. بەشداری هەیئەتی کۆمەڵە لە کنگرەی شەشەمی پارتی ماف و ئازادی کورد لە تورکیا. بە بەشداری هەیئەتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کنگرەی شەشەمی پارتی ماف و ئازادی کورد لە تورکیا بەڕێوەچوو. لە شاری ئەنکارەی پێتەختی تورکیا کنگرەی شەشەمی پارتی ماف و ئازادی کورد لە تورکیا ڕۆژی یەکشەممە 4 خەزەڵوەر دەستی بەکارەکانی کرد. لەم کنگرەدا هاوڕێیان ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و سۆران پاڵانی جێگری کومیتەی ناوەندی کۆمەڵە وەک هەیئەتێک بە نوێنەرایەتی کۆمەڵی شۆڕژگێر لەم کنگرەدا بەشدار بوون. هەروەها هاوڕێ ئەنوەر محەممەدی پەیامی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە بۆ ئەم کنگرەیە ئامادەکرابوو خوێندەوە. سەبارەت بە بەڕێوەچوونی کنگرەی شەشەمی پارتی ماف و ئازادی کورد لە تورکیا و بەشداریکردنی کۆمەڵە لەو کنگرەیە وتوێژێکی تەلەفۆنیمان لەگەڵ بەڕێز سۆران پاڵانی جێگری کومیتەی ناوەندی کۆمەڵە ئەنجامداوە کە بەڕێزیان بەم شێوەیە بۆ بەرنامەکەمان دووە. لەسەر بانگێشتی ڕسمی بەڕێوەبەرانی کنگرەی شەشەمی پارتی ماف و ئازادی کورد لە تورکیا هات پارک کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستان ئێران داوەت کرابوو. وەفتێک هەیەتێکی کۆمەڵە بە سەرۆکاتی کاگەنوەری محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی بەندە بەشداریمان لەو کۆنگرەیەدا کرد. کۆنگرەکە لەو کۆنگرەیەدا ئێمە بە کاگەنوەر پەیامی دەفتەری سیاسی کۆمەڵ شۆڕژگێری خوێندەوە و لە پەیامەکەیدا ئیشارەی بۆ کردبوو کە
درای سەرکەوتن بۆ کۆنگرەکە ئیشارەیەدا ئەو بارودۆخ کرد کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کورد هاتۆتەکەیەوە و باسی لەوە کرد کە دەبێ ئەم دەرفەتانە بخۆزینەوە و لە هەمان کات لە بەشێکی پەیامەکەدا باز لەوە کرابوو کە دەستێوەردان لە پارچەکانی تر لەلایەن ئێمەوە قبوڵ نییە هەر پارچەی تایبەتمەندی خۆی هەیە و دەبێ حیزبەکان لە پارچەکانی تر پشتیوانی لێ یەکتر بکەن هەروە سڵاوی هەورە عەبدوڵڵای موحتەدی کە بەڕێز کەماڵ بڕقای سەرۆکی هاتکار ئەو کۆنگرەیەکی باش بوو هەیەتی کۆمەڵە توانیمان لەوێ دیدار لەگەڵ حیزبە کوردستانیەکان بکەین و حیزبە کوردستانیەکان لە هەر سەر پارچەوە بۆ ئەو کۆنگرێ داوت کرابوون خودی حزبی پارتی مافۆ ئازادی کوردی لە تورکیا پێشوازیان لە پەیامەکەی ئێمە کرد و لە هەمان کاتە لەگەڵ بڕێوەبەرانیان کە دانیشتمان هەبوو دۆستایەتی مەزەکیر کردەوە و حتا بەڕێز سەرۆک کەماڵ بەقای کە پەیامەکەی پێشکەش کرد باسی لەوە کرد کە دەبێ پشتیوانی لە کوردی ئێران کرد پەیامەکەی خۆیان و باسی لەوە کرد کە دەبێ کوردەکانی ئێران لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵە بژین و باسی گرنگی دیموکراسی کرد بۆ کورد لە ناوچەکەوە لە هەو سەرپارچانەی کە کوردی تێدا دەژین ئەم کۆنگرە دەرفەتێک بوو بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر ڕاوابطە کوردستانەکانمان وەکو کۆمەڵە کە تاکیدی لەسەرەکەینەوە بەربڵاوتر بکەین و هەروەک باسم کرد لەو چوارچێوەدا ئێمە زۆر حیزبولایانی پارتەکانی ترمان بینی و تاکیدمان لەسەر دۆستایەتی کۆمەڵ لەگەڵ حیزبانە کردەوە لە هەمان کاتێک کۆمەڵێ کەسایەتی سیاسی ئەکادمی نیشتمان پەروەر هەر لەو کۆنگرەیەدا بوون ئێمە باسمان لەگەڵ کردن و هیوادارین ئەمە بێتە بنەمای دۆستایەتێکی زیاتر لەگەڵ ئەو حیزبولایانانە حکبار کە شەشەمین کۆنگرەی بەڕێوەبرد یەکێ لە حیزبە یاسایەکانی کوردستانی باکوورەوە ئەوان کار لە سەرچەسپاندنی دیموکراسی لە تورکیا و داهێنکردنی مافۆ ئازادیەکانی گەلی کورد لە کوردستانی تورکیا دەکەن و خۆیان بە حیزبێکی نزیک لە حیزبە کوردستانیەکان و یەک لەوان کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستان ئێران دەدەن بەشداری هەیئەتێکی کۆمەڵا لە یادی 40 ساڵ خەبات و تێکۆشانی پارتی سۆسیالیستی کوردستان لە سوئیس لەسەر بانگێشتی ڕسمی پارتی سۆسیالیستی کوردستان هەیئەتێکی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەشداری لە یادی 40 ساڵەی دامەزراندنی ئەو حیزبەدا کرد شەوی 25 ئۆکتۆبری 2014 لە شاری لۆزانی وڵاتی سوئیس ڕێوڕسمێک لەلایەن پارتی سۆسیالیستی کوردستانەوە بەڕێوەچوو هەیئەتێکی کۆمەڵەی شۆڕژگێڕ بەشداری ئەو یادەی کردو لەو ڕێوڕسمەدا هاوڕێ خالەت حسێنزادە ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا پەیامی کۆمەڵەی بۆبوونەوە پێشکەش کرد لە پەیامەکەی داوی ڕای پیرۆزبایی و ڕێزلێنان لە 40 ساڵ خەباتی ئەو حیزبە باسی ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی داسەپاو لەلایەن دەوڵەتی خلافەتی ئیسلامی ناسراو بە داعش بۆ سەرگەلی کورد لە باشوور و ڕۆژاوای کوردستان بەتایبەت ژینۆسایدی خوشک و برا ئیزەدیەکانمان لە شنگاڵ لە باشووری کوردستان و گەماروی شاری کۆبانێ لە ڕۆژاوای کوردستانی کرد و ستایشی خۆڕاگری قارەمانانەی شەڕوانانی پارێزەری کۆبانەی بۆ پاراستنی ئەو شارەی کرد لە بەشێکی دیکەی پەیامەکەی هاوڕێ خالد لە بەشی کۆتایی قسەکانیدا ئاماژەی کرد بە کۆنگرەی نەتەوەی کورد و ئەو کۆنگرەی بە زەرفێکی گونجاو بۆ گەلی کورد زانی و داوای کرد کە هەوڵەکان بۆ وەگەڕخستنەوەی چڕتر بکرێتەوە لە کۆتاییشدا جارێکی دیکە پیرۆزبایی کۆمەڵی بۆ یادی 40 ساڵ خەبات و تێکۆشانی پارتی سۆسیالیستی کوردستان دووپات کردەوە. فەرماندەیەکی پێشووی هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و هاوڕێی دێرینی کۆمەڵە ماڵاوایی لە ژیان کرد. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 22 دەی 2014 زاینی تێکۆشەری دێرین و فەرماندەی هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کاکبەکری حاجی سەفەر دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی ماڵاوایی لە ژیان کرد. کاکبەکر تەنیا تێکۆشەری پارچەیەکی کوردستان نەبوو. کاکبەکر دوای ڕاپەڕینی گەلانی ئێران وەک بەرپرسی هێزی پشتیوانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یارمەتیدانی شۆڕش هاتە کوردستانی ڕۆژهەڵات و شان بەشانی پێشمەرگەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە دژی داگیرکەران جەنگا و جێی پەنجەی کاکبەکر و هەواڵانی لەم بەشداریەدا وەک ئەستێرەیە درەوشە و لە خەباتی ڕۆژهەڵاتدا هەتا ئێستا دەدرەوشێتەوە. کاکبەکر وەک سەرکردە و خەباتکاری دیاری ناوشۆڕشی کوردستان هاوسەنگەر و هاوڕێی مامجەلال و یاری بەوەفای کاک فوئادی موستەفا سوڵتانی بوو.
کاک بەکر جێگای هیوا و شۆڕژگەڕێکی هەردوو دیوی سنوور و دەستکردەکانی کوردستان بوو. تەرمی ئەم تێکۆشەرە دێرینە سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە 23 دەی 2014 زانی لە گردی سەیوانی شاری سلێمانی بە بەشداری بنەماڵە و هەڤاڵان و خەڵکی کوردستان بە خاک سپێردرا. جێ ئاماژەیە کە هەیئەتێکی سەرکردایەتی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەشداری مەراسمی بە خاکسپاردنی کاک بەکری حاجی سەفەریان کرد. هەروەها بەڕێز عەبدوڵڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە لە پەیامێکدا خەم و پەژارەی خۆی بە بۆنەی کۆچی دوایی کاک بەکری حاجی سەفەر دەربڕی. لەو پەیامەدا بەڕێزیان باسی شۆڕژگەڕی و بە ئەمەکبوونی کاک بەکر دەکات و دەڵێت کاک بەکر نمونەی پاکی و ئەخلاقی شۆڕژگێڕانە و ڕەوشتی بەرز بوو لەو کادرە باشانەیە کە کۆمەڵەی ڕەنجدەران شانازی پێوە دەکردن. بەڕاستی تێکۆشەرێکی کوردستانی بوو. بەشێکی زۆری کوردستانی ئەو دیویشی بە پێڵاوی پێشمەرگایەتی و بە جەولەوە تەقاند بوو. من بۆ خۆم بە چەند ڕۆژ لە جەولەی پێشمەرگایەتیماندا لە ئالان و سەردەشت و بانە لەگەڵی هاوسەفەر کەوتم و گەلێک بیرەوەریم لەو سەردەمە هەیە. دۆستایەتیمان لە هەموو ئەو 35 ساڵەدا بەردەوام گەرم و گوڕمایەوە. هەزار جار یادی بەخێر. پرسە و سەرخۆشی خۆم پێشکەش بە بنەماڵەی بەڕێزی و هەموو دۆستانی دەکەم و شەریکی خەمیانم. ماڵاوایی لە ژیانی باوکی شەهیدێکی کۆمەڵە. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادار کراین باوکی شەهید ئیسماعیل محەممەدی کاک محەممەد محەممەدی لە تەمەنی 72 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد بە پێی هەواڵێک کە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات تیڤی گەیشتووە. ڕۆژەی دووشەممە 27 ئۆکتۆبر کاک محەممەد محەممەدی باوکی هاوڕێی شەهید ئیسماعیل محەممەدی لە شاری بۆکان ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش لێرەوە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی کاک محەممەد محەممەدی باوکی شەهید ئیسماعیل سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی سەربەرزی دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژاریان دەزانین. وێڕای سپاس کە تا کۆتایی هاوڕێی بەرنامەی پێکی کۆمەڵە بوون. لە کۆتایی ئەم بەرنمەیەدا چەند دیمەن لە چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بڵاو دەکرێتەوە کە زۆربیان لە ناوچە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات و لە میانەی چالاکیە نظامیەکانی کۆمەڵە لەم ساڵەدا گیراون. بۆیە بە گونجاومان زانین لەم بەرنمەیەوە پێشکەش بکرێت بە هەڵسوڕاوان و چالاکانی کۆمەڵە و سەرجەم خەڵکی کوردستان. شاهو دەنگت دەبیستم هەرێز پەیامم بۆ تەیە شاهۆ بینوسەوە لا هێزەوە بۆ شاهۆ دایکان باوکان ئازیزانی پشت و پەنا و قەڵای ئێمە پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ زەماوەندی سەرکەوتن ئامادە بن. Lena Zalmana
زۆر سەختە ڕێگەی خەباتت گەرچی زۆر سەختە پشتت بە دوژمن هەرگیز مەبەستە پشتت بە دوژمن هەرگیز مەبەستە هیوا هیوا